موسیقای فۆلکلۆری کوردی بگری ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە گەردەتەوێ لە ڕۆژە وشک و گەرمەکانی ژیانت ناخت فێنک بکەیتەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە دنیایەک سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویستانم لە گەڕیان میدیا لە سۆشیال میدیا لە ڕادیۆی گەڕیان لەسەر شەپۆلی FM 94.1 لە هەر شوێنە گوێبیست ئێمە بن لە هەر شوێنێک بینەری ئێمە سڵاوی ئێمەتان لێبێت. ڕادیۆی گەڕیان ئەو شێمان کە هەڵبژار دێمە بە دوای ڕەسەنایەتیە گەڕین بە دوای وشەیەکە گەڕین کە گەڕیان ئاخۆ چمانەیە چێبێ. دیارە ئەمڕۆ هەر بەڕاستی بە بۆنوبەرامەی گەڕیان هاوڕێ دێرین و خۆشەویست و هاوکاری هەمیشەیمان کاتی خۆی لە چالاکی خۆبەخشەکانمان لە کافتەیە کەلتوری زەردەشت کە ئێمە 8 ساڵێک بێکەوە خەباتێکمان کرد لە پێناوی کەلتورە سەردەست و رابی بە خێراتنی یەکەم لەو دوو زرێبارەوە لە ڕۆژهەڵاتەوە لەو شوێنێکە گەڕیان سەرچاوەکەیەتی خۆشترین دەنگی بۆ ئەمڕۆ بە ئێمە ئاشنا کردوێنە یاخوا بەخێر بێژ میانی ئەزوو خۆشەویستمان هونەرمەندی دەنگخۆش کە من بە ئاواتەوەم ئاوا لە خزمەتدا دانیشتم کاکە تەیموری نمازی بەخێر جێگەی فەخری بۆ تەواوی کوردستان دەستخۆشی لە خۆت و لە بەڕێبەرانی بەرنامەکەیش ڕادیۆ گەڕیان ئینشەڵڵا هەمیشە بەردەوام بن و نمونەدان زۆر بێ. زۆر سپاس بۆ کاکە تەیمور. خۆشەویستانم ئەمڕۆ هونەرمەندێکی دەنگزوڵاڵ دەنگخۆش کاکە تەیموری نمازی لێرەیە کە بەسەر چاو ئەلا گەرە مایکەدانی بەس بە کاتی گۆرانی بەکاری بێنە کاکە تەیمور لە مایکی ترت هەیە چاو ماجەکەم کاک تەیمورجان کاگوەلیت گەرمیانی خۆبەخش و ماندوو نەناس دەست و پەنجەڕەنجین کاگوەلیت کە پەڕاستی ئەتوانم بڵم بە کیبۆردەکە هیچ شتێک نییە لە دنیای لە دەستی ئاسی بێت کە من بە کوردی وا بڵێ بە کوردی خۆماڵیە جینا ئەو کەسێکی ئەوە بەتوانەیە کە من زۆرم لێبینیوە لە ستۆدیۆکەیە لە لای موزیکەکانە جوانترین دەست و پەنجەی ئەڵتونی پێوەیە. جا خۆشەویستان من بە مافێکی تەواوی هونەرمەندە خۆشەویستانی زانیم کە لە ڕۆژهەڵاتەوەن دوای بەژێوی ژیانەکەون بۆی پێتان بڵم ئەگەر ئێوە ژۆک و من یا ئەو کەسانی کە ئەیانەوێت لە نزیکەوە گوێبیستی ئەو دەنگانە بن بەڕاستی لەگەڵیان دانیشن ئەم ماوەی کە لێرەیە کە چەند ڕۆژێکی ترە ئەتوانن کاک تەیموری نمازی لە ڕێگەی ئەم ژمارەیە کە بە کاکسادارە سەدا سوورابی بەیا بکەن کە حەز بکەن لەگەڵ دانیشن 0750 315 1896 هەر کەسێک حەز بکە گوێبیستی ئەم دەنگە زوڵاڵە بێت کاکە تەیموری نمازی ئەتوانێت ماوەی کە لێرەیە بە ڕێگەی ژمارە مۆبایلی 0750 315 1896 و ئەم بەرنامەش ڕاستەوخۆ پێشکەشەکرێ لایف ئێستا لەگەڵتانین ئەتوانن بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەەوە پەیوەندی بکەن بە هەردوو ژمارە مۆبایلەکەی ڕادیۆی میلی گەڕیان 0771 471 5264 و یاخۆ ژمارە مۆبایلی 0750 727 85 35. جا من ئەوە تامەزرێ و دەنگە زوڵاڵم حەزەکەم یەکسە بچینە لای گۆرانیەک دوایی پرسیار ئەواکەین دوای بەیەکەوە هەندێک دەردەدڵەکەین و باسی و هونەرە لە ڕۆژهەڵات چۆنە ئەوانە لەگەڵ کاک تەیمورە بەیەکەوە دەردەدڵەکەکەین ئەچینە لای گۆرانیکی خۆش بەدەنگی زوڵاڵی کاکە تەیموری نمازی و بەیەکەوە خزمەتە.
بەتەنیا تێشتم دەریای فرمێسکی ئاڵ پێڕشتم تۆ کارەزووی ڕوویشتنت بوو پێشەوەی بڕۆی بۆچی نەوکوشتوم پێشەوەی بڕۆی بۆچی نەتکوشتوم یەکێ سەرکەوت و برا یەکێ سەرنگون کۆترانی زۆر لە شوێنی دانە ڕۆینجیان هێش کونجی هێلانە زۆر کەس ڕوویشتنێ پاشان بێنەوە بەڵام کەس نەیدی ئەیخوا بگەڕێنەوە بەڵام کەس نەیدی بگەڕێنەوە ساقی گەردی کۆچ یاران دیارەنێ ساقی گەردی کۆچ یاران دیارن هەوماڵان پەرێیە لە ئینتیزارەنێ هەوماڵان پەرێم لە ئینتیزارەنێ قدرم دڵم دا بە تۆ نەوزانی قدرم ماتڵ بووی بمرمێ دیتە سەر قەبرێم بڕوانە قەبرێم لە قەبران تاکە فەردی وەگێ خەڵۆس خاکینم ناکە ئیتر چۆن نەبم من بە دێوانە جا شۆشێت نەبم نەبمە دێوانە تاکەی خولی بخۆم وەکو پەروانە جا شۆشێت نەبم نەدەم بەهاردا حەیفە بۆ من و تۆ دەستە یەک بەردا ساقی گەردی کۆچ یاران دیارەنێ ساقی گەردی کۆچ یاران دیارەن هەوماڵان پەرێیم نە ئینتیزارن هەوماڵان پەرێیم یار نە ئینتیزارنێ هەیدەم خۆش بێت قوربانە بە مامۆستاکیان دەنگە زوڵاڵ بێت ماندوی شەگەر کەم و کورتێکیش بوو بە پێچەوانەوە بەڕاستی ئەومان کەم بووە و ئێمە زۆر زۆر چێژمان لێبینی بەڕاستی من قوربانە خۆم زۆر حەزم لەو گۆرانیانەیە و زۆر بەیاخی پێ ئین لێرە لە ڕادیۆی گەڕیان چکە بەڕاستی ئێمە پێمان وایە هونەری ڕەسەن لەو هونەرە جوانەوە سەرچاوی گرتووە هونەری میلی بەوە ئەوترێ بەم هونەرە خۆڕسکە جوانە ئەوترێت ئەمڕۆ بە یارمەتی ئەو کارانم کاک ڕێباز و کاگاو باش کاک گۆران هەورامی کاک سەدار هەورامی یا سەدا سوورابی و کاک بورانستار و خۆشەویستان کاکەوەلیت بەرنامە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئەحمەد خۆشناوەتی خۆشەویستمان لە هەولێرەوە وسپاسی و کۆمنتە جوانانتانەکەم بە تایبەتی کاکەتوانە قادر ڕاستە و ڕادیۆ خنجیرانەکەی گەڕیان و ڕێز بۆ مامەجەزا سوپاس دەکەم کاکەتوانە لە بژی مامەجەزا پیاوێکی مادوونەناس بێ مەعاش تۆ گوڵی کورە معاشمان نایە خۆشەویست ئێمە
خۆشەویستی خەڵک بۆ ئێمە هەموو شتێکە کاک تایب سلەیمانی سڵاوی نادۆ سپاسێکم کاکە توانە قادەڵە ماشەڵا لەو قاسپەی ئوستاز گیان دەست خۆش ینی بە تۆڵێ دەست هەڵوێستی باڵەبان ئەو چاوانەی ماچەکەم هەڵوێستیان بە دوات تا گەڕانی کاکسادار حەزی لە باڵەبان بوو دەستمان نەکەوە گۆرانی هەورامی گۆران سابری خۆمان دەست و چاوی خۆش بێ کاک دزا گۆرانی ژینی قەیریم کامەیە گۆرانی ژینی فەقیری بە ژینی فەقیری بەسەر چاو منوام خوێندەوە وەڵا ئەچینە لای گۆرانی ژینی فەقیریم بە دنیا ناتەم ئەوە گۆرانیش ئینشاڵڵا ئەڵێن و کاڵەکەش خۆم زۆرم حەزێتی دیارە وازی لێ نێنین کاکە خۆشەویستیشمان کاکە تەیمور وەڵە من ماندووم بەڵام ئێمەش ئەمڕۆ ماندووتی یەکەین داوای لێبوردن نەکەین لەبەرەوەی ئێمە لێرە لەم بەشەی کوردستان زۆر دەمێژەوە چاوەڕێی کرد بە دیدارە شادبین ڕاحەکەم ئامۆستا جوزاییان نابێت خۆت جێگەی فەخری بوو هەموو لایکمان کاک تەیمورجیان لەکەیەوە جەنابەت خەریکی ئەم هونەرەی قوربان دەمێکە الان بۆ دەمێکە کلیپت ینی پێشتر یەکەم بەرەمت چەند ساڵێکە بێت بە کلیپکردنەوە وەڵام 3-4 ساڵە بەڵام پێشەوە هەر گۆرانی خوێندووە ئەرێ گۆرانیم هەر خوێندووە کلیپم نەبوو یا خوا دەنگت خۆش بێ وڵا قوربانە بچینە لای گۆرانیتە بۆی کات نەکوژین ئێمە بە ئاواتێن گۆرانەکانمان دەست پێوە نیە کاکە بڕان لەبەر ئێمە ئەرشیفەکەین بۆ هەموونەتەوەی کوردەوە یەک و دوومشان بۆ ڕادیۆی گەڕیان لەبەرەوە نازم چینە لە ژینی فەقیریەکەیە کاڵێکە زەوقی تۆ وەڵایی من حەزم لە کاڵەکەی و دوای ژینی فەقیریەکەش بۆ گۆران کە گۆران درێنتراتەوە من سەرم گرتبووم کا گۆران ئەورامی ژێژەکە لەو کەسانی کە زۆر خزمەتی هونەری میلی کردووە بە درێژایی چەندین ساڵ خاوەنی قاوەخانەی کەتوری زەدەش بە لەگەڵ کاکسەدار بوویەکەوە ئەوانە دنیایەک هونەرمەند کە ئێستا لە گۆڕەپانەکەی هونەرمەندە گەنجانە سەردەستی ئەوان پێگەشتوون دەستیان خۆش بێت بوو گەڕیان بوو ئەگەر ئەزێت کێشی لداخي دوري وكاليان شون بكم جيان أجوش يا جرقم وكاليان بكم بيقريان قريان دابيرو وكاليان خفاد داهوسا قريان دابيرو وكاليان خفاد داهوسا شو زماوان توادر دليم يار قديم بوصا امشو زماوان تواكاليان يار قديم بوصا
سەبەدڵ ئەو نام هەڵکێشا خوا دوورە گیان هەنا سەبەدڵ ناهوناڵا بەخوا کاڵێگیان سیروان هاتەبوو ئاخوناڵی منێ خوا کاڵێگیان دایلا پەڕەی هەور وەجەسەم نەبێ خوا کاڵێگیان ئیسایەکەی گەور باگەڕیان بێژم خوا کاڵێگیان بۆ ڕادوێ گەڕیان باگەڕیان بڵێم خوا کاڵێگیان بۆ ڕادوێی گەڕیان پێشکەشی یەکەم بەخوا کاڵێگیان من بە ڕەفێقان پێشکەشتان بوێ خوا جەزاگیان دۆست و ڕەفێقان وازم لێ بێنا خوا کاڵێگیان دەبا تەنیا بم تاکەی بە تاسەی خوا دەردولێم ئۆف و خۆزگاوم ئەگەر بە حەزی خوا کاڵێگیان من و تۆ بوایە ئەگەر بە حەزی خوا بۆ دڵگیان من و تۆ بوایە جیای و دووری بەخوا کاڵێگیان ئەبوان ئەبوایە جیای و دووری خوا کاڵێگیان مەشیای نەبوایە هیچم پێ ناودرێ هیچ یعنی ئەوە تر لەگەڵ کاگوران هەردووکمان گۆرانێکی خۆش کارمان تێکە ئەجارە من ئێستا حالێ مەستن قوربانە بم دەم خۆش دەست خۆش کاکەوە جان کاکە توانە لە بەریتانیاوە کاک توانە جان سڵاو ڕێز بۆ تۆ برا ئازیزەکەم خۆشەویست کاکە ژان سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست ئەم کاتتان باش ئەم کاتە باش کاکە سڵاو و ڕێزم بۆ ڕادیۆی گەرگانی خۆشەویست ڕادیۆ خلنجیلانەکەی مامە جەزا بە قوربانە بم سڵاو و ڕێزێکم هەیە بۆ ئەو پۆڕە هونەریە بۆ ئەو مامۆستایە مامۆستا تەیموری نەوازی سڵاو و ڕێزم هەیە بۆ کاکە وەلید ئاسفلێری بەتوانە ڕێز و احترام هەیە بۆ پشتی کامێرە کاکە بورانی ڤیدۆ بۆ کاکە ڕێباز کە پەیوەندەکەی بۆ وەرگردم سپاس بۆ تۆ جانەکەم یعنی بەڕاستی سەوتێکیەیە دەردی تۆ نێسەوتم مەستی کردم پڵاوەچی لە دوکانم تاو منیشی مەس کردووە هیچم بۆ نەوترا هیچ کاکە کاکتوانە وەڵا مامە جەزا بەمانای کەلیمە یعنی ئوستاز خۆی یعنی بولبول مامۆسای گەڕیان بەڕاستی بەس کاکە توانە ئەم هونەرە لە کووردا ئەوەی مشکلەیە هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان مامۆستا میدی حسێن یەک بەیت شعری هەیە ئەڵێ دڵ لە زەمانێک دێشێ نەزانە باتە پێشێ زێڕی من و زیری ئەو بەیە قەپانە کێشێ داخی ئەوم لێە خەڵک هونەری جوان لێک جا ناگاتەوە ئەم زێڕە جوانە لەگە زیوە لێک ئەزانی چی مامە جەزاجان تۆ مانای هونەرە زانیت مانای هونەرمەندە زانی مانای گۆرانی بێژ دەزانی زۆر کەسێ گۆرانی بێژ نییە ڕێسمێ خۆی پیاڵواسیوە بەڕاستی ئەمە گۆرانی بێژە ئەتوانی بەم پیاوە بەڕێزە بڵێ گۆرانی بێژ بەڕاستی گۆرانی یعنی خۆی کاکە توانە ئەوانەی کە دەت و خۆن خۆی پیان ئەوان نانەکەی لێخۆن ئەوان بە سیارەی گران بە ئەزانی چی ئەمانە هونەران دروستکردەوەن خۆیان پێ گەورە کردو مامە جەزا بەڕاستی ینی بەمانای کەلیمە گۆرانی بێژە ڕێزمەیە بۆ پیا بەڕێزە سەوتێکی شاز سڵاو ڕێز و خۆشەویستیش بۆ یعنی بەڕاستی بەمانای کەلیمە گۆرانی ئەنجا سوپاس و دەستخۆشی بۆ تۆ کە ئەم ڕادیۆی ئەبەی بەڕێوە بێ ئەوەی هیچ کەسێک سەپۆرت بکە هیچ کەسێک یارمەتی تۆ بات بەڕاستی یعنی ئەمە زۆر گەورەیە بۆ تۆ
زۆر سپاس دەکەم. کە دڵی ئێمە خۆشەکەی جارجار لەم ئەوروپایە بەڕاستی سێماکەین تۆزێ دەردڵی خۆمانەکەی مامەجەزە. زۆر سپاس بۆ تۆ گیانەکەم کاکە توانەجانیا خوا لە خۆشییا بن. من دووبارە ڕێز و احترامێ بۆ ڕادیۆ گەریان بۆ کاکە وەلیدی عاسب لێر بۆ کاکە بورهانی پشتی کامێرە بۆ کاکە ڕێباز پەیوەندی بۆرگرتم بۆ مامۆستای بەڕێز مامۆستا تەیموور. احترامێ هیوادارم بەردەوام بێشتی جوان تشتی باشتر ئەو گۆرانێش بڵێ کێسە داوایان لێکەرەوە من معتادی و گۆرانیە هۆی فەقیرێکە ژینی فەقیری بەسەر چاوم. هیوادارم هەر لە خۆشییا بن هیوادارم ڕۆژێکی خۆشتانە بێ دوور بن لە بەڵاو مشکیلە لەگەڵ. من یەک تەکلیفم لە هەموو کەسانێک کە ئێستا بینەرمان تکای هەر کەس و لای خۆ یەک پەنجەی پێنە شێری کا بۆی زۆرترین کەس چێژ لەم دەنگە خۆشە ببینێت تکایە بۆی بێبەش نەبن وەکو ئێمە. ئەجا من یەک شتەیە هەر جارێکتر مەسەلەیەکی تری هونەرمەندی گەورەی نێتەوەکەم ئەیڵێمەوە کە شاعیر و هونەرمەندە مامۆستا میدیا ئێنمەوە ناوی هونەرمەندەکە نایەنم هونەرمەندێکی زۆر دەنگا خۆش بوو. پارچەی زەوی وەرگرت 200 مەتری ڕووکن ناشکوریە کرد وتی ئەخە قڕ بەسەرم حەسەن زیرەک هەتاکو مرد بستێ ئەرز نەبوو تایە بحەسێتەوە وتی بە گۆرانی و حەسەن زیرەک قڕیە بەسەری خۆیە ئەحمەد شەماڵ بە ڕەحمەت بێ بستێ ئەرز نییە تایە بسرەوەم بەقەد لە پەدەستێ یاخود بەقەدە کراسێ کە چوتی ئەم 200 مەتری وەگوتەوە بۆ دەنگە ناخۆشە هێشتا ناشکوریەکە ئەنجا خۆشەویستان ئەمەیە ئەو هونەرە جوانە یەک جیا بکەنەوە تکاتان یەکەم هەی گوێگری کورد هەی هونەر دۆستی کورد هەی هەواداری هونەری کوردی ئەخر ئەو دەنگا بێت و جایگەی دۆ لەگە دەنگێکی ناخۆشە. کاکێ منی چوارباخی هاوڕێی هەمیشەیی و دۆست و پشتیوانمان لە ئەڵمانیاوە کاکێ من جان لێرەوە هەتا ئەڵمانیا ساو ڕێز بێتەوە. قوربانی ئەو چاوە بم هەر لە ئەڵمانیاوە هەتا وەکو ناو سدۆی گەڕیان و کۆڵان بە کۆڵانی سلێمانی و هەموو کوردستان سڵاو بێت لە جەنابتان و لەو کۆڕە هونەریە. یەک دنیا خۆشەویستین جا ڕادیۆی گەڕیان خۆشترینش دەوێت کاکە هێمن لە ناو گەڕەکی مەڵکەنیە ناو جەرگەی شاری سلێمانی. آخر خۆشەکەی ئەوەیە یعنی کە بڵین گەڕیان مادەم ئەوەی لە ناو مەڵکەنیە و گۆرانەکانی دەرێژ عەبدوڵاشمان بیرە خاتەوانێ و یعنی گەڕیانێکی جوان بە ناوەکە بە ناوی خۆیەتی مامەجەزا شاوی ئێمەی کاکە هێمنجان. قوربانێ بم بەڕاستی مامەجەزا من هیچ وشەیەکەم پێ نییە جگە لە ڕێز و حورمەت بۆ بەڕاستی ئەو خزمەتی کە جەنابت کردێتی من هەموو جارێک ئەڵێم ئەوەی کە بەداخەوە هونەری میلی ماوەیەک زۆر پشتگە خراب بوو بەڵام ئەوەیە کە کاکجەزا توانی هونەری میلی ئێستا لە تەواوی ئەتوانم بڵێم لە تەواوی هەموو دنیا کە ئێستا ئێمە کوردانی تاراوگا بە هەموو شێوازێک جۆمان لە هونەری میلی و هونەری میلی زۆر بە باشی زین و بۆتەوە دەستخۆشی دیەکەم نەک جارێ هەزار جار من لە باتی هەموو هونەرمەندانی میلیش دەست و چاوت ماچەکەم بەڕاستی هەنێ هونەرمەندێ بەداخەوەکەوە ئەوە فایتا ئێستا بۆ کاکجەزاش نەبووە بەڵام من لە باتی هەرمیان دەستی تۆ ماچەکەم و هەمیشە سەرکەوتوی ئینشاڵڵا. سپاس بۆ کاکە منی برام چاو ماچەکەم کاکە منجان. قوربانە مامەجەزاگیان بە خێراتنی کاکە تەیموورەکەم کاکە وەلی عاسف کاکە بورهانی کامێرەوان کاکە ڕێباز دار و بەرتان عنی هەموو خۆ بەخانی ڕادیۆ گەڕیان. زۆر سپاس کاکە منی برام چاو ماچەکەم لە خۆشیە بیجانەکەم. قوربانێ بم مامەجەزا بەڕاستی ئەوەی کە من ئەمێ بیڵێم زۆر جار هەیە کە ئەبیستین ئەڵێن هونەر ئەو شتانی کەوتیانی هونەری میلی شتەکە بۆچی لە ناو خەستی ئەمەکە بەڵام گوێان لە شەی کاک تەیموور گۆرانەکانی کاک تەیموور دنیا کە تەیموور گۆرانەکەشی زینون ئەوانەی کە بەڕاستی تۆ گەرگوێ لە هونەرێک بی کە هونەرێک تەنها بە ناو خەڵک بێ و لە ناو دانیشتنێکا بێت و هیچ سوودێکی لێ وەرنەگری ئەو هونەرە نامێنێت ڕێنەوە بۆ ساڵەکانی بردوو هونەری کاک مەحموود محەممەد کاک حامی بێکەس کاک ڕەزا جوولەکانی ساڵانی زوو دانیشتنیان کردووە لە ناو ماڵەکەی جەنابی شتا کە دانیشتنیان بۆ جەنابەت کردووە ئەو هونەرە هەتا ئێستا ماوەتەوە ئەو دقەی جۆلی ئەبێ وازانی ئێستا وتراوە زۆر ڕاستە ئێمە بێ وەکو جەنابیش 100 جار ئاماژەت پێدا ئەبێ هونەر جیاکەینەوە هەموو کەسێک پێی ئەوێرێ ئەتوانی بیڵی بەڵام ئەکەی گرنگ هونەرەکەیە چۆن ئەیکەی ناوەکەی خۆی ببێ بە خۆیەوانێ من 2 بارە و 100 بارە و 1000 بارە دەستخۆشی لە کاک تەیموورەکەم یاخوا سەوتت نەڕزێ و هەمیشە سەرکەوتوو سەرفراز بیت خۆشەویستیم بۆ تەواوی ڕادیۆ گەڕیان و بۆ جەنابتان. زۆر سپاس دەکەم بەس پێشەوەی کە من هەر یەک تەعریفی کورد بۆی زۆر بچینە لای گۆرانەکان خۆشەویستان من دیارە بەتەنیا و پێ نەکراوە من هەر بۆ نمونە هونەرمەندانی کە ئەم دەنگە زوڵاڵانە
ئەم سەردا سوورابیە کە ئێستا دانیشتۆ کاکە تەیموریەکە خۆێنەوە چەندین هونەرمەندی لە ڕۆژهەڵاتەوەێنە کە لە ڕێگەی ئەوە پەڕینەوە ئێستا لە کوردستان زۆر بەناوانن کاتی خۆی کە هاتوون ینی کاک بورهانم کاک گۆران هەورامیە کاک بازار دەڕۆحی شاد بێ ئەم ژەنیارە بەتوانانە من کاکە ڕێبازە کاگاو بەشە ینی بەڕاستی من بەتەنیانیم یەک لەشکر هونەرمەندی ماندوو نەناسی خۆبەخش هاوکار من لەگەڵ ستافێکی زۆر ماندوو نەناس کە ئەوە ساڵ و نییە گەبێ لە ڕادیۆی گەڕیان ژمارەیان زیاتر لە 22-23 کەسە بێ شەو ڕۆژ لێرە بەبێ بەرامبەر بە خۆبەخش بەبێ هیچ بووچەوە بەبێ ئەوەی سێبەر و بندیواری هیچ کەسێک بین تایارەمان هێناوە سپاس بۆ میان ئەچینەلای گۆرانی وا کات نەگرین زۆر زۆر گۆرانەکانی خۆش سپاس کاکێ منکە هزار باجراي لحاصل أبي جيني فقيري بدنيا نادم جيني فقيري بدنيا نادم ظلمتو بلي ومرقى مادم ظلمتو بيجي يانا ومرقى مادم آخ 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 ناشینەوە چون ڕۆژێ بەیاک شادە بینەوە یەک دووربین بەقات پەڕان پەڕ دنیا یەک دووربین بەقات پەڕان پەڕ دنیا هەر ڕۆژێ ئەبێ یەک بگرینەوە ژینی فەقیریم بە دنیا نادەمە كسيم بدنيا نادم ظلم تو بلي ومرقى مادم ظلم تو بلي يانا ومرقى مادم عشق وحياة منه ليبون بدوج منه عشقمي بيدام حياتيش خوشي اقردان ظلم اي خواشون داغ بوشي
بدنيا نادم جيني فقيري بدنيا نادم بلام تو بلي ومرقى مادم بلام تو بلي يا ومرقى مادم دەم خۆش دەست خۆش کاک وەلیجان دەم خۆش بە بەڕاستی ناڵم پەلچێشمانەکەی بەرەو دنیا جوانەکەی هونەر و بەرەو ئەو ڕەسەنایەتی کە هەیە ئەو گەڕێنانی کە ئێمە باوەتەوە بین بیبیستین لە نزیکەوە جۆمە لێ بوو دەست خۆش بێ پەیوەندێکمان لەگەڵایە خۆ بەخشە مادوو نەناس و ئەتوان بڵم تێکۆشەرەکەی ڕادیۆی گەڕیان ئەحمەد خۆشناوەتی لە پایتەختی کوردستانەوە لە هەولێرەوە کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو و ڕێز بۆ تۆ کاک ئەحمەدجان سڵاو لێ بێجانەکەم سڵاو بۆ تۆی ئازیز و خۆشەویستمان ماندوو نەبی لە ئەرکەکانت کە بەڕاستی ماندووی بەدەستمانەوە سپاس بم لە خزمەتدام دەست خۆش و بەرنامە جوانە دێت زۆر زۆر سپاس میوانە بەڕێزانە دەکەم یاخ کەوتوو بن زۆر زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد دنیای کێشەی تەکنیکیمان هەبوو هەرچی ئامیر بە کارەبای شەکار لەم ڕادیۆیەمەی سوتا بوو بەترەموویمانکردێتەوە ئایا ئێستا کێشەکان چارەسەر بۆ لای تۆ دەنگ و ڕەنگ چۆن نەویستی بەقورب لەگەڵ کاکرێ تازە قسەم کرد گوتم مامزەزات خۆشە گوتی وەڵڵی ئامێرەکان تێکس و بەستاکمان کردەوە گوتم لە خوا بە زیادێ نەوتم زانم دەنگ و ڕەنگ باشە تۆ ئەمان بینیت لێەوە وەڵڵا هەمسەوت ڤیدیۆ یەک کێشەی نییە و دەستا خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم گیانی منی کاکە ئەحمەد لەش ڕێز خۆشەویستم بۆ تۆ بەمیانە بۆ مامە برهان و کاکڕێباز زیادێ زۆر زۆر سپاس بۆ تۆی ئازیز و خۆشەویستم قوربانی تۆ بووم زۆر سپاس دەکەم کاتێک خۆش بێ ئێوە سپاس کاتێک خۆش بۆ تۆ دیارم نەمێ سپاسی بە پایانم بگەێنم بەوە ساڕەحمانی هاوڕێی خۆشەویست و هاوڕێی دیێرین و ماندوو نەناسمان کە ئەوش لە دنیای کار و چارەچەکانە هاوکارمان بۆ هەر ئەوش پێویستین کە کاک تەیمور لێرەیە ئەگەر خباری نەکردایە نەمانەزانی و سەرداریش پێوە نابوو بۆ تەڵێەوە دیار بوو سپاسی وە ساڕەحمانەکەم کابڕۆ لێرە ئێویش چاوی ماچەکەم کاک دلێر قادرە ڕستاوە و دەنگە ڕەسەنە کاگە من چوارباخی ئەڵە کاک ئەحمەد گوڵە چاوی ماچەکەم کاک توانەجیانەوەی کە لە ستودەکە وتی گوتمان کاڵەجانەکە بوو وانە بوو ئەوی لە ستودەکە داوای ئەوەکەن کاکتوانە لە بەریتانیەوە ئەو گۆرانەی ماوتووە لە سەرەتای لای بەکگە دوایی بیبینیتەوە ئەتوانی ئەو بیبینیت بە قوربان دوو جار و تومانە جارێکیش بەتارەوە لەگەڵ منە پێش بەرنامەکە لە ئەکاونتی منە هەیە مامەسا عەبدۆ بیلال عەبدۆی ساس عەبدۆی ڕۆژاوای کوردستان و ڕۆژهەڵات و کورە خاوەنی هەموو کوردستان کاک عەبدۆجان چاو ماجەکەم ئەڵە غایبی کاک بورهان سڵاو ڕێزمانەیە بۆ دەڵە دەستان خۆش بێ چەند جارێک هاواری لێستاوە چەند جار جێدی گیان لەو دەنگە ئەوەی بەدڵە مامەسا عەبدۆ ژەنەرێکی باغڵەمەی زۆر سلێمانی سۆماڵە سڵاوتان لێ بێت کاکە توانە جارێکتر هەر لە بەریتانیا و زۆر گوڵ و دڵ و دنیاک میران قەرەداغی لە هەولێرە ئەو چاوانی ماچەکەم سوپاس بە هەموو کۆمنتەکانتان ئەڵێ کاکتۆناڵ ئەوە ناڵم براکەم ئەبێت چ گۆرانیتر و تۆ لە سودۆیە کاکە داران درەختانەکە بەخوا لەوانەیە شوێن کاڵەگەرە داران وەڵا ئەوەشمان بۆ بڵی سپاس دەکەین چکە ئێمە ئەمانەوەی دڵی زۆر باشە بەس هەم دیسان ئەڵێ پێشایەت ئەو پیاوە پەیوەندێکمان لەگەڵایە ڕاگەیاندکاری سەرکەوتوو و هاوڕێی خۆشەویستی خۆمان خات و ڕۆزەجاب خات و ڕۆزاجان سڵاو لێبێت سڵاو لە ئێوەش زۆر سپاس سڵاو بۆ خات و ڕۆزای خۆشەویست و ڕاگەیاندکاری سەرکەوتوو سپاس بۆ تۆ سپاس دەکەم کاکزاد دەستخۆشی بەنامەکەتان لێ یەکەم زۆر زۆر سپاس خات و ڕۆزاجان بە خێراتنی ئەو میوانە بەڕێزاکەم بە ناوی میوانە سپاس دەکەم کاکەتەیم بەڕاستی دەنگێکی شازی هەیە زۆر زۆر جۆگریم بە تایبەت ئەو گۆرانی کە ئەڵێ سەد لە لازم کام گۆرانیە هەم دیسان تەمەن بڵێ بەڵێ جا داواکارم ئەو کۆپلەی ئەخیرم بۆ بڵێت پێشکەشێکم بە ئازیزترین کەسم لە دەنەوەی وڵات جاوەڵات تەگریبی لەکەین و ئینشەڵا دڵیش ناشکێنە لە بە خاتری ئێمەش لە بە خاتری خۆش زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتتان بۆ فازم ڕێز و سڵام هەیە بۆ تاقەکەتان و بۆ کاک بورهان و ئەو مۆزیکژەن و بەڕێزیشتان زۆر سپاس خات و ڕۆژەجان سڵاو ڕێزمانێ بۆ تۆ مەمنونم کاک زەکەم سپاس دەکەم کاک تەیموورجان چیتە لای کام داواکاریانە داران درەختان و نازانم ئەوەی نازانم هەرگیری ئەگەر هەردووشیان بەدوێکە تەحویل بێ بێکەر ئەگەر لێکە و نزیکن یەک مەقامن نەوەڵ یەک مەقام نین جارێک گۆرەی ئەم دیسانەکە بڵێن
ئەو وەلانیە ئەخوازت دەشتی خۆزگە ئاڕۆڵە خۆشەویستانەمان بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشە کرێتوان لە ڕێگەی هەردوو ژمارە مۆبایلەکەی ڕادیۆی گەڕیان کە هەیە داوا لە کاگەحمەی خۆشەویستەکەم لە کۆمنتە بۆمان بنووسێتەوە سواس یەکەم هەردوو ژمارە مۆبایلەکەمان داناوە توان پەیوەندی بکەن بە ڕاستەوخۆ بەرنامەکەەوە هاوڕێنی ئەزیزم ئەوانەی کە وەکو من ئەو ڕەشانسیانە بۆ لە نزیکەوە گوێنە دەنگە خۆشەیە ئەتوان نیوەش ئەمما ئەوەی کە لێرەیە لە ڕێگەی ژمارە مۆبایلی کاکسەدە سۆرابی و کە لێرەیە ژمارە مۆبایلەکە 0 350 1896 تکایە بە دوای دەنگی ناخۆشان مەگەڕن و دەنگە خۆشە لێرەیە بە فرسەتی بزانن لە نزیکە وەکو من سوود لەو دەنگە ببینن دیسان تەمان مەودایدا شەوێ هەم دیسان تەمان مەودایدا شەوێ ناچاو بە ڕوخسار عەزیزم کەوێ کە فرسە دوایە بە خزمەتیان بم تا شەو دوایینەی لێ گیانە تا شەو دوایینەی لێ گیانە گەرچی دڵنیام هەتا هەتایە گەرچی دڵنیام هەتا هەتایە شەوگاری عاشق کۆتایی نایە خۆم کەی گەردوون چێتە خەوێتر ئێمە یەک بگرین دیسان شەوێتر ئێمە یەک بگرین گیانە دیسان شەوێتر تا مەزرۆی بۆنی یەک هەناسەتم سەد ساڵ لێم دووربی من ناگرم بە دڵم بوڵبوڵ عاشق بێ ناتوارێ لە بوڵبوڵ عاشق بێ ناتوارێ لە بوڵ هاوڕێ جوانەکەم بە تۆ دڵخۆشمە هاوڕێ جوانەکەم بە تۆ دڵخۆشم بەبێ تۆ بادەی خەفەت ئەنۆشمێ لەبیر ناکەم هەتا بووماوم تۆم خۆشترێوێ لە هەردوو چاوم تۆم خۆشترێوێ گیانە لە هەردوو چاوم کەسم خۆش ناوێ لە تۆ بەولاوە ئەم سوورە یاسین ئەم قوڵوەڵامی ڕۆشن کەراوەی هەردوو دنیامی دەبیرم
مەکە گەرچی دوورم لێت لەبیرم نەکەی گەرچی دوورم لێت گۆرانیەکانم بکە بە هاوڕێت هاوڕێیەتی تۆ لەناو خوێنمایە بە تۆ دڵشادم هەتا بە تۆ دڵخۆشم عەزیز هەتا بە قورعان نازانم چی بڵم لەگە کۆمنتەکانە هەمووی هەر دڵە و هەمووی هەر گوڵە و گوڵێکشم پێ گیان هەر خۆت گوڵی ئەمەد گوڵ نەبێ کورە خۆشەویستان تکاتان یەکەم کورە بیسەران ئازیزان هونەر دۆستان گوێچکەتان تۆزە پاک بکەنەوە بە شتێ پاچ بگەنەوە گوێ لە گۆرانی جوان بگرن گوێ لە گۆرانی خۆش بگرن بۆ خاتری خوا وەڵی دەردی کارسەدا من حەدم نییە بڵم زەڕەنگەرم بەس قەدری ئەو دەنگە لای منە قەدری ئەو دەنگە من ئەزانمەوە ئەبێت چۆن قەدری لێ بگەن تکاتان دێکم یعنی مێڵنەوە کەسانی هونەری نێتەوەکەمانە شێوێنن هونەری کوردی تێگەیەن ینی ئەوە بۆ گوێ لەوە ناگرن بۆ وشەی نەشیاوەخان ناو گۆرانی ڕەسەنەوە گۆرانی بۆ ئەو نەکراوە تۆ شەڕەجنێ و شتی بێمەعنای پێ بکەی گۆرانی پەیامێکی مرۆڤایەتیە بۆ ئارامکردنەوەی منە هی تۆیە هەمومان لە قەیرانن چ ڕۆژهەڵات چ ئێرە خەڵک هەمووی لە باری و دۆخێکی زۆر ناخۆشەژی خاستەن لە دوای کۆرۆنا لە دوای کۆرۆنا ژیان هەمووی پڕ بۆ لە نەخۆشی و ناخۆشی و نەهامەتی ئەوە تا ڕۆژانە گوێبیستی هەواڵە بن هەر بابزانام لەم مانگەیە چەند کەس زەم شارای خۆی کوشتووە تکاتان لێکم گوێ لە گۆرانی جوان بگرن ئارام بنەوە گۆرانی بۆ ئەوە دروست کراوە بۆ ئەوە داهێنراوە لە سەرەتاوە بۆی خەڵک ئارام بکاتەوە ژیان خۆش بکات ژیان جوان بکات بۆ ئەو نەکراوە شەڕەجنێ و شەی نەشایی پێ بکرێت و ژیان تێک بە کاکە تەیمورجیان دەنگە ئەوم کۆمنتم بۆ نەخوێتەوە باس هەمووی دەستخۆشی ڕێز بۆ خۆتێڵە بەس کاک تەیمورەڵە تەواوەدارەکانی ژنابیشت ئەو هەندێک لە هەوادارەکان ئەڵە وەڵا دوای خۆی درۆی بنیان نووسی براکەم ینی دەمە خۆش بێت بەڕاستی من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم زۆر بەختەوەرم کەمڕۆ لە نزیکەوە جۆرە مامۆساگیان گۆرانی داهێجیان چی وڵا ئەوەیان گۆرانی داوا کرەوە بە قورعان نازان من ئەمە کاتر نەکوشم بە پەیوەندی و بە کۆمنتەکانەوە دوایی خۆشەویستان دڵتان لێم نێشێ دوایی یەک بەیەک وەڵامی کۆمنتەکانتان هەیەمەوە ئەگە کاگوەرید ماندووە کەم زیاتر بەڵام پێم خۆشە وەڵام من هەموو داواکاریەکەمەوە کە لایڤەکە شێرکەنەوە خۆشەویستانەی کە ئەو هەموو کۆمنتە جوانەمان بۆ نووسن لای خۆشتانەوە ئازێت بچێشن لایڤەکە شێر بکەن بۆی پەیجی ڕادیۆی گەڕان ئەکتیڤ بێتەوە دەنگە جوانەش بگات بە هەموو شوێنێ خاتو نەسرینی شێخ مەحموود سڵاوتان لێبێ بە ڕێزی کاوی زابەخراتی میوانەکەکەم سوپاس پەیڕە و جەمال ئەڵێ گۆرانی دایە بەسەر چاو ڕزگار زەنگەنە ئەو بە ناو هونەرمەندانەی ئێستا پەیابوون تەحەدا ئەکەم بتوان گەڕیانێکی وا بڵێن کورە ناتوان کاکە ڕزگارچیان وەڵڵی ئەوانە هونەرمەند نابێ پێیان بەتێ هونەر بڵێ گۆرانی بێژایە هەر شتێکی تر ناوێنەی دەستیان خۆش بێوانش کاسپێکن لاشیان ساغ بێت بەڵام هونەرە جوانە زۆر دڵخۆشم کە ئەو هونەرە ماوە ئەو هونەرە ماوە لە ڕۆژهەڵات کۆمەڵە گۆرانی داوا کردەوە وڵای ئەوەی کەشیان داواکاری شێخبورانی خۆشمانە ئەگە بتوانی گۆرانی دایەجیان نازانم کامەیە کاک گۆرانیە کاک تەیمورجیان گۆرانی دەسماڵە بێرە با تێر بگرین ئەوەشیان داوا کردووی تر ئەگەر بە دەدیگا بۆ دڵە جوانەی خۆت و بۆ هونەرە جوانی خۆت چیمان پێشکەشەکەی سوپاس بەسەر چاو چینە لای کام گۆرانیان شاهۆجاف سڵاو لە کاک تەیمور و ئێوەش دەستان خۆش بێ پەیڕە جەماڵە چاوتان ماچەکەم سوپاس دەکەم گۆرانی دایەجیانی داوا کردووە تر من حەزەکەم دڵی خەڵک جای ڕازی بکەین پێ ئێمە بۆ دوایی دوو گۆرانیمان ماوە دایەجیان و ئەوەشمان ماوە دەستماڵە بێن دەسماڵ ئەڕۆڵە جانێکم بەزەوقی پێ حەزەکە دەسماڵەکە لێبێ هەر عالم لا خۆشەدا کاکە ڕێباز بەڕاستی ئەڵێ مەستی کردین کاک ڕێبازیانەرە بۆ خۆیان ئەمڕۆ کاک ڕێباز دەوریشی دەودی کۆنتترۆل جەماعەت ئەوانش هەمووی مەست بوون دەچوا دەوری بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بوو هەمان وەستا ڕەحمان دەستی خۆش بێ ئەچینە لای گۆرانی خۆشەکانی کاکە تەیموری نمازی ناسەرپور ئەڵە سڵاوتان لێبێ زۆر سوپاس ناسەرپور هاوڕێ هەمیشەیی ڕادیۆی گەڕیانە ڕزگار زەنگەنە خۆت دڵی چاومانی ڕۆحەکەم
زۆر گریگەلام خۆشەویستی تۆ زۆر گریگەلام خۆزگام زانی منیش لای تۆم خۆزگام زانی منیش لای تۆم خۆشەویستی تۆ وەک نانواوە خۆشەویستی تۆ وەک نانواوە ئەم هێزی ئەجنۆ ئەم سۆمای چاوە ئەم هێزی ئەجنۆ ئەم قووەی چاوە دێنێ دەسماڵێ بەتاوێ بگری دەسماڵێ بێنە بەتاوێ بگری بەناڵم بڕوا بۆ عەرشی عەزیم بەناڵم بڕوا گیان بۆ عەرشی عەزیم کردی بەبۆڵ مەزرای ژیانم ها کردی بەبۆڵ مەزرای ژیانم دەسماڵێ بێنە تاوێ بگیرم بێنن دەسماڵێ تاوێ بگیرم شێوەی شێتەگیان کەوتوە سەبیرم شێوەی دوورەکەمە ناچێ لە بیرم بۆ رادیۆ گەڕیان بێرۆ من و تۆ پێکەوە بژین بێرۆ من و تۆ پێکەوە بژین هەوای بێگەردی سەر شاخەڵ مژین بێرۆ من و تۆ ساتێ خۆشمان بێ حافیز نامەردا نەکا پەیا بێ حافیز نامەردا نەکوا پەیا بێ بێنن دەسماڵێ بەتاوێ بگرین دەسماڵێ بێنن با نەختێ بگرین بەناڵم بڕوا بۆ عەرشی عەزیم بەناڵم بڕوا گیانە بۆ عەرشی عەزیم خۆش بێت دەست خۆش کاکەوەرجان بەڕاستی هەموو ئاسێک ئەو هەموو گوڵ و دڵەکانە خۆت ببینە ئەو هەموو دڵیان بۆ نردویت بە تایبەتی کاکەتوانە قادر و کاک شاو زەنگەناڵێ ئەگەر تروسکایی ئەمە بێ بۆ هونەر و جوانی پاراستنی هونەری کوردی لە ڕۆژهەڵاتەوە ئەشەدمبی لە لەگەڵتان ئەشەدمبی لە هونەر جوانە هێشتا هەر لە ڕۆژهەڵات بەڕەسەنایەتی ماوەتەوەکو خۆی تۆ سەری هەڵپەرچێ بکە بزانە لێ بە چ جوانێک ماوە جلوبەرجی کوردی بە چ جوانێک ماوە لێرە جلوبەرگیشمان بە سیاسی کردووە جلوبەرجی کوردی تێگیراوە بە ناوی فڵان کەس و فیسار کەس و گۆرە بە خاتری خواجری کوردی هەر جلی کوردی بۆ یەک مۆدێلە ئەمە نییە شتانە گۆرانی لێرە شوێنراوە لێرە تێگەیرێت تکاتان لەکەم بگەڕنەوە بە ڕەسەنایەتی سێ هونەرە جوانە بکەن کە لە ڕۆژهەڵات ئەو ئازادی بۆ ئێمە هەیە بۆ ئەوان نییە بەڵام زانەوە چەند بە جوانی هونەرەکەی خۆیان پاراستووە یاخوا هەر سەرگەڵانزەمامەساگیان ئەو برا خۆشەویستەمان بەڕاستی دڵی منیشی پڕکە لە دایکم دوورم بۆیە داواکەم ئەو دیارە لە تاراوگەیە ئەگەر ئوگۆرانی بۆ بڵێ دڵی خۆشکەی سپاس دەکەم دایەجیانی داوا کردوە ئەڵە لەبەڕی لە دایکم دوورم ئەوە تا کاک پێرە جەمال
ئەو تا دایکم دوورە گۆرانی ئەوم بۆ بڵێن سپاسانەکەم وەڵی ئەوەی کە لە غەریبی بێ بەڕاستی ئێمە مادەم دڵێوان خۆشەکەی نەگە توانی دڵی ئەو کەسە شاد بکەی سپاس دەکەم دایەچان ئیتر تەواو ئاخری گۆرانی یەک گۆرانی شادیش خۆ شاد منەوە شادمان ئەی نابێت دوای ئەو گریانە تۆزە دڵی خەڵک خۆشەکەنیتی دوای ئاخر گۆرانی باش ڕاستەکە ئەتوانی نەیبڕێت یەکسەر کاگوۆیت خۆیان چێتە ناو بەستێکەوە بۆت کاک پەیڕۆجیانەوە من تەکلیفم لێ کرد بەڵام بەڕاستی خۆشم دڵم پڕەبێ هەر بە خوێندنەوەی کۆمنتەکە دایکی هەر هەمووەی کە لە ژیانە نەماوە ڕۆحیان شاد بێ ئەوانەشی کە لە ژیانە یا ڕەبی تەمەند درێژ بن بۆ خاتی پێغەمبەر ئەوە من تەکلیفم لە کاکە تەیموری نمازی کرد کە گۆرانیمە پێشکەش بکە هێدی دوای ئەوە نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامە پێشم وتۆ دوای ئەوەش دڵنیا بکەم و دڵمان پڕێبێ با گۆرانی شادیش پێشکەشمانەکات و لە خزمەتانە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەت بوو وەکو باسم کرد ئەو کەسانی کە ئەچەند پارێکی زۆر خەرجەکان و گوێ لە دەنگی ناخۆشەگرن هیوادارم ئەو فرسەتە ئیستیغلال بکەن کە لێرەیە کاکە تەیمور ئەتوانن لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0 350 1896 لە نزیکە وەکو من ئەوە بە ئاشنا بن بۆ دەنگە خۆشە و لەگەڵ کاکسەدارە قسە بکەن بۆی کە بتوانن کۆنتاکتی لەگەڵا بکەن کاک کۆچەر محەممەد سڵاو بۆ تۆ دەریاجاب کاک پەرۆجەمال کاگوەری گیان فەرمۆچین لە گۆرانێکەوە ئازەی تۆشمان زۆرەوە صدای لایلای تو بی تا دلم تنها شیدا به تو بی تا دلم تنها شیدا به تو بی کس نیا وکو من با تا مزروبی کس نیا وکو خم با تا مزروبی شایانی تو بی ببینی صدای لایلای تو بی تا دلم تنها شیدا به تو بی تا دلم تنها شیدا به تو بی کس نیا وکو من و تا مزروبی کس نیا وکو خم و تا مزروبی
یەکیان هدایەتی بڵێم شایانی تۆ بێ بە وێنەی سدایی لای لایەی تۆ بێ تا دێڵێم تەنیا شەیدا بە تۆ بێ تا دێڵێم تەنها شەیدا بە تۆ بێ کەس نییە وەکو من بۆ تا مەزرۆبێ کەس نییە وەکو خۆم بۆ تا مەزرۆبێ مادەم وایە ئەچینە کۆتایی بەرنامە و ئەنجا کاکە وەلیجان ئەگۆرانی ئاماداکەن خۆشەویستانم من وەکو هاوڕیانم کاکیەمن و کاکتوانە و ئەو خۆشەویستانە هەموو ئاماژەی پێیان ئەمڕۆ ڕۆژێکی زۆر زۆر تایبەت بوو لە ڕادیۆی گەڕیان زۆر خۆشحاڵم کە توانیمان بەرنمەیەکی زۆر ناوازە پێشکەش بکەین بە هاوکاری برای خۆشەویست و هاوڕێی هەمیشەیی و هاوکاری هەمیشەیمە کاک سەردا سوورابی سوپاسێکم سپاسی کاکە ڕێبازەکەم سپاسی وەستا ڕەحمانەکەم کاک ئەوبەش کاک ئەحمەد خۆشناوەتی کاک بورهان کاک گۆران هەورامی و سپاس بە کاکە وەلید گەرمانی جارێکتر بە خێراتێکی گەرم دەکەم سپاس دەکەم کاکە تەیمورجان کە ئەمڕۆ ڕادیۆکەمان ڕازاواتر کرد کەناڵەکەمان بۆ تۆ جوانتر بوو ڕازاواتر بوو رادیۆ گەڕیان زۆر زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووین جارێکترش دووباتێکەمەوە خۆشەویستانە یانەیە گوێبیستی دەنگێم ئازیزە بن لە نزیکەوە هەتا چەند ڕۆژێک تر لە سلێمانی لەگەڵ کاک سەردارە ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0750 315 1896 ئەمڕۆ لێرە بەرنامەی ڕادیۆی گەڕیان ڕادیۆی خۆتان ڕادیۆی هەمووان کۆتایی هات ڕادیۆی گەڕیان ئێمە دروشتێکمان لە شنەبایەک بۆ ڕێوێنەوەی خەمەکان هیوادارم توانی بێتمان ئەمڕۆ خەمەکانی ئەوە بەڕێوێنینەوە ئەچینە لای دیاری کۆتایی بەرنامەمان لەلایەن خۆشەویست و ئوستازی گەڕیان کاکە تەیموری نمازی وەم شێوەیە کۆتایی بەرنامەم ڕۆێنین تاکو و بەرنامێکتر بە دیدارتان شادەبین لەگەڵ دیاریەکەی کاکە تەیمورە بەخواتان ئەسپێرم. سراي دنگ توی لینای سراي باوانم دنگ توی لینای او جاکا والبی او تنزاوی او جاکا والبی او تنزاوی دایا دا ملایم شیرین ملایم هلا ملایم امرم هلایم او تملاسر بیلایم لایم ضوض صراي دارسا قبلم تمایم امرم تمایم برخيا وهذا لك تنا طيب وهلا شيريان بوشي هلا ملايمة وشيريان بوشي مشبع بينا دايما وكم جني ومن باويش جني ومن باويشي برا منكي سده اترسم بمرم قولي من مالكم بتشم نكي سده كيبي باخوان
خەرمانەی سدە کێ بێ باخەوان گوڵەکەم خەرمانەی سدە هەر ئەی لە شەدەلار خانمی مەزەدارە ئەی لە شەدەلارە خانمی گوێ بەگوارە دەسەی نەزارانە هاتنە پارکی چارە چاوڕەشەکایانە کرمێشێت و هارە بمرم پارەوە ئەرە ئەیلە شەدەلار خانمی مەزەدار ئەیلە شەدەلار خانمی گوێ بەگوار دەسەی نەزارانە هاتنە پارکی شار چاوڕەشەکەیان کرمیا شێت و هار گەردەتەوێ لە ڕۆژە وشک و گەرمەکانی ژیانت ناخت فێنک بکەیتەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە.